دەمەوێت دوو سەرنجدەسە ئەو ململانەیە ناشیژ نەبدەم لە نێوان هەردوو سەرۆکەکەی ئۆپۆزیسیۆن هەڵوێست و نەوەی نوێ. ئەوە کەس نەڵێ ئەوە من لەسەر ڕاستم لەبەر ئەوەیەوە 2 ساڵ زیاترە وەختی هەردوو لایەنی ئۆپۆزیسیۆنی دروست بوونا دووش وەکو شەخسیشیان پێشتری ئەین کێشەیە شەخسی شێک تێدایە هاتە ناو بەرەی ئۆپۆزیسیۆن کە هیچ قازانجی نییە جگە لە بێتاقەتکردنی خەڵک جگە لەوەی کە یعنی ئێستا ململانەیەکە فکری نییە ململانەیەکە شتێک نییە وڵێ تەکان بە خەڵکی ئۆپۆزیسیۆن دەدا. بەنمونە ئەنی وەختی خۆی کەمال مەزهەر و محەممەدی مەلاکەریم هەردوو کۆچ کرد و باوا بڵێن ململانەیە چەند بە ناوی تارشی بێناونیشانە هاوکاری کرد کۆمەڵە کشتی فکری بوو گفتوگۆیان لەگە یەکتر یەکە زۆر بە توندی لەگە یەکتری بەڵام فکرێکی تێدا هەبوو بەس ئەوە بەس تااقەت فڕوشێنە بەس تەشیرە بە یەکتر و ئەو ڕۆژ نییە بڵێن بابە لەسەر ئەو مووقفەیە کە ئێستا بەنمونە شاسوار چ دەگەیچێتیەوە نانە ئەو 2-3 ساڵە هەیە وەکو شخصیشان چەند ساڵێک پێشترێش هەیە. دوو ئۆپۆزیسیۆن ئەوەندە لاوازە ئەوەندە کورت بێ ئیرادە بووە تۆ سیرکە ناتوانن 10 کەس بێنە سەجادە ناتوانن زیندانێک ئازاد بکەن کورە جورئەتیان نییە لە ئەوروپا لە مەدرە نەوێران بیکەنە خەبەر ئیدانەی بەڕاشکایی بکەنە مینبەرەکانی خۆیانیان لە واڵەکانیان بە تەلەفۆن قسە لەگەڵمە دەکرێت ئەنی ئەوە هەموو بێ ئیرادەیە شکایەت لە ئەمریکا کرا نەوێران بیکەنە خەبەرشی گرنگ راپۆرتێکی ئەو ڕێکخراوە بەناو بانگە دژە گەندەر نەیانتوانی کەسیان ئیحتیمامی پێ بدەن یعنی ئۆپۆزیسیۆنێکی زۆر کچوکاڵ و لاواز هەیە و کەسی دێن لە وەختەی لە جیاتی ئەوەی یەک ڕێزیەک دروست بکرێت لە جیاتی ئەوەی مەسەڵەن ژینگەیەک دروست بکرێت کە بە کەڵک بێ نایکەن دێن ئەو شەڕ ئەو ئەمن حەقم ئەو و پارتیش ئاگرەکەی خۆش دەکات لەگەڵ یەکێتی بەنوا ئەشکال ئەوە دوو سێ من لە ناوشیروان مستەفا لەو نقطەی دەگەر ئەوەی هەر سەرنجێکمان لەسەر نەوشیرۆ لەوەی فێر بووم ئەو هەموو ئەزیەتەی نەوشیروانی دەدرا ئەو هەموو کەسە لی زیادە بۆ لە نمونەی سالار و نازام چی بەیان نامەیان زدی نەوشیروان دەکرد حەملیان جوابی کەسی نەدەدا و ئیشی خۆی دەکرد بۆیە من لەو فێر بوومە بڕوا ناکەم کەم کەس بە ئاستی من ململانەی لەگە کرابی هەتا ئەوانەی چادەور و بەرمان بوون پڕیان دامێن تۆمەتت لۆ دروست دەکەن مالمان کردن یعنی باشترین وەڵام تۆ ڕێگەی خۆت ببڕە ئەو نوانە کە فکری پێ نەبوو بە هەر ڕەخنت بگری بەس ئەوەی شاسوار و عەلی دەکەن بەڕاستی ئاستەکی نزمە و خزمەت بە ئۆپۆزیسیۆن ناکات و جگە لە پێگەی خۆیان دادەبەزێن هیچ تر ئیستیفادەی نییە.